بەخت یاوەرم نەبوو نەمتوانی دیارێکە بەدەست بێنم بەڵام ئێوە دەتوانن سەردانی ئێرە بکەن و بۆ ئەوەی کە بەخت یاوەرتان بێت ئەمە یەکێکە لە چاڵنجەکانی گەس و کەبابی کۆشتی ڕەشید لە شاری هەولێر لەسەر شقامی 6 مەتری ئەگەر بێتە ئێرە و ئەم دوگمەیە دابگریت و لەسەر دەچرکە لە چرکەیدا بوەستێت ئەو کاتە تۆ دەبیت بە براوە و دەتوانانی ژەمێ خواردن بە خۆڕایی وەرگری ئێستا من دەمەوێت لەگەڵ خاوەنی چێشتخانە قسە بکەم بۆ ئەوی کە بزانم ئەو کاریان چۆنە بەڕێز سڵاوت لێ بێ سوپاس ئوستاز جان بەخێر بێ پێش هەموو شتێک دەمەوێت جەناوت بە خۆت تاقی بکەیتەوە با بزانم جەنابەت بەختت هەیە ئینشاءالله ئەوە طبعا نەک نەفەرێک هەر مێزەکە بە کاملی دەفتە ئایدیمە ینی چەند نەفەر بن 5 من 6 بن بەخت یاوەرت نەبوو پێم بڵێت چۆن بۆ بیرۆکێت وڵای حەز دەکەین ینی لەگەڵ مشتریەکانمان دائیمەن تەفاعولکەین و ینی خەندەیان بدەینێ و لەگەڵ یەک کاتی خۆش بەسەر بین شەر نییە هەمووی هەر ئیشکردن بیتر لەگەڵ یەک هەر ئەو کڕین و فرۆشتنەی بینمان بی خواردن کڕین حەز دەکەین دائیمەن چالێنجمان هەبی لەگەریان و تەفاعولکەین لەگەڵ مشتریەکانمان باشە جیا لەو چاڵنجە پێشتریش چەند چاڵنجێکتان هەبوو ئەو کاین دیکە چوومەگە بۆم باس بەڵێ چالنجی تکەمان هەبووە مەسەلەن دەلەفە بخۆی هەتا دەلەفە بخۆی 100,000 هەدیەی وەردەگری چالنجی تەوقعی سعرمان هەبوو مەسەن سنیە خواردنماندانەیە لە ڤیدیۆکانمان دیارە مەسەن تەخمینکە سعری ئەو سنیەی چەندە ئەگەر تەخمینەکەی ڕاست بیتن سنیەکەی لۆ دەکەینە هەدیە تاوەکو ئێستا کەسە بووە ئەو چاڵنجانەی بردوێتەوە بەڵێ ئارێ وەڵا ڕۆژانە خەڵک دەباتەوە ئەوە کەس بردوێتەوە ئارێ وەڵاوە هەردوێنێ دوو مێز بردیانەوە یعنی کە یەکێک لە مەسەن عایلەک دێن کە یەکەچیان دەباتەوە ئیدی پارێ هەموو خێزانەکەی دەبتە ئایدیمە مێزەکەیان هەر چەندێک بچێشین ئانانە مشکلە ڕقم نیە هەر پێش خواردن و چاڵنجەکەیان دوای خواردن چکەنەوە کە کابراگەر بیباتەوە لەوانێ زۆر داوا ناوەڵە ئاتەم دوای خواردن دەکرێت دوای خواردن دەکرێت مێزەک دەتانی یەکەچیان بێت لە خۆی تاقی کاتەوە انشاءالله لە بەختیاوەریان دەبی تڵاوت لێ بێستاش بەڕێزمە نانەکەت خوارد بەڵێ خواردنەکانیان چۆن دەرەجەیەکەوە لە خواردنەکە نەوەتەکان ببیێتەوە خواردنەشی زۆر بەتامە ئەگە ئەو چاڵنج تاقیێت و بابزانم جەنابەت بەختت هەیە بەخت دە ئیشاڵە طبعاً ئەگەر لە دەی ڕابگری خواردنەکە دەبێتە بەلاش ینی چ لەوە باش زانی ئەو شانسەمان دەبی بە بێ مەعاشی بەدا چیت خواردەوەم پێ بوو واللهی گەزمان داوا کردیان ئەوی تاقیب کۆ بۆمان بابزانی بەختیاوەر نابێت دەی بەتەمای خۆی یەک جار دەستەر گرێستا جارێم دەستدا دەگریەوە ئەگەر لە دەی ڕاوەستە ئاگام لێ توانین ڕێ